ئەم مۆبایلە لە نێو دەستەکانی منە نوێترین مۆبایلی کۆمپانیای ئۆنەرە بێگومان هەمووتان دەتانەوێت بزانن ئەمە چ مۆبایلێکە و نرخی ئەم مۆبایلە لە خوار 140 دلاری ئەمریکیە. وەرم با پێداچوونەوە بە گشتای بەدمەندەکانی ئەم مۆبایلە بکەین و دەگەڕینەوە وڵاتان. ئەوەی بینیتان لە کارتۆن دەرێنانی مۆبایلەکە بوو هیوادارم بەدڵتان بێت. من مەنسوول باسم لە تێکفلەسەوە خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیەکی نوێ پشتیوان بە خودای گەورە دواتر پشتیوان بە ئێوە خۆشەویست لەگەڵتانین. بۆ ئەمڕۆ بەرهەمێکی نوێ کە بۆ یەکەم جارە بە فەرمی لەلایەن کۆمپانیای ئۆنەرەوە بۆ ئێمە نێردراوە بۆ پێداچوونەوەی بۆ بکەین و ئەو شانازیاندا بە ئێمە کە پێداچوونەوە بە بەرهەمەکانیان بکەین و ئێمەش سوپاسیان دەکەین و ئێمەش پێداچوونەوەیەکی بێلایەن و گشتگیر بۆ ئەم بەرهەمە دەکەین. مۆبایلی ئۆنەر X7B نوێترین مۆبایلی کۆمپانیای ئۆنەرە کە نرخەکەی لە 440 دلاری ئەمریکی ئێستا بە فەرمی لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستە بۆ فرۆشتن. وەرم با بزانین تایبەتمەندێک لەنێو ئەو مۆبایلە هەیە هەر هەمووشی باسکەین و تێستیشی بکەین. بێگومان مۆبایلەکە ئاگدار بن لە بەش پێشەوەدا دەبی ستیکەری زمانی کۆمپانیای ئۆنەری لەسەر بێت و بریکاری فەرمی بەرهەمەکانی کۆمپانیای ئۆنەر بۆ بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان کۆمپانیای جیبالە. خۆتان بە دوور بگرن لە کڕنی هەر بەرهەمێکی ئۆنەر کە ستیکەری کۆمپانیای جیبالی لەسەر نەبوو بۆ ئەوەی دوور بن لە کێشە و هەموو بەرهەمانەی کە ستیکەری کۆمپانیای جیبالیان لەسەرا لە کاتی بوونی هەر کێشەیەک ئەوە کۆمپانیای جیبال بە زووترین کات بۆتان چارەسەر دەکەن. وە لە بیری مەکەن گشت بەرهەمەکانی کۆمپانیای ئۆنەر ئۆفەرێکی کۆمپانیای کۆڕەک تێلیکۆمی لەگەڵدایە کە بریتیە لە 50 گیگابایت ئینتەرنێت تەنها بە 15,000 دینار مانگانە کە ئەمەش دەتوانین نوێی بکەیتەوە ئینتەرنێتەکە و سودمەندبی لەم ئۆفەرەی کۆمپانیای ئۆنەر کە کۆمپانیای ئۆنەر بەردەوام خزمەتی بەکارهێنەرەکانی دەکات کە ئەمەش جێگەی دەستخۆشیە. مۆبایلەکە ئێستا ئەوەی لە بەردەستی ئێمەیە مۆبایلەکەیە کە بە ڕەنگی سەوزە و هەروەها مۆبایلەکە بە سێ ڕنگ بەردەست خراوە و ڕەنگی ڕەش و ڕەنگی شینیشی هەیە. ئەگەر بینە سەر باسی دیزایانی مۆبایلەکەمان دیزایانی مۆبایلەکەمان لە لاکانی لە بەش پشتەوەدا تۆزێک چەمانەوەی هەیە و یاخود بڵێن ئیجا و لە بەشی لایچەپی مۆبایلەکەمان لە بەشی سەرەوە دوودانە بازنەمان هەیە کە لە بەشی بازنەی سەرەوەدا دوو کامێرا جێگیر کراوە و هەروەها لە بازنەی خوارەوە کامێرایشتر و فلاشێک جێگیر کراوە و لە لاکانی شێوە تەختە و لە بەش لای ڕاستی مۆبایلەکەمان دوگمەی هەڵکردن و کوژانەوەی مۆبایلەکەمان هەیە و هەروەها دوگمەی زیادکردن و دەنگکەمکردنیشمانێت و لەسەر دوگمەی هەڵکردن و کوژانەوە پەنجەمۆری مۆبایلەکەشمان جێگیر کراوە. لە بەشی سەرەوەدا مایکێک بوونی هەیە و هەروەها ئایڕش بوونی هەیە کە بۆ کۆنتڕۆڵکردنی تیڤ و یاخود بەرهەمە ئەلکترۆنیەکانی نێوماڵ بەکاردەهێنرێت. لە بەشی لای ڕاستی مۆبایلەکەمان دەرچەی سیمکارتمان هەیە و هەروەها لە بەشی ژێرەوەدا دەرچەی هێدفۆن جاکمان هەیە کە بە یوێکس بەناوبانگە و هەروەها مایکێک بوونی هەیە و دەرچەی بارگاویکردنەوە شێوە تایپسیمان هەیە و خۆشبەختانە مۆبایلەکەمان پشتگیری لە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە تایبەتمەندێکی گرنگ تێدا دواتر دێنە سەر باسی تایبەتمەندیەکەیشی. لە ڕووی ڕوونماوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە ڕوونمایەکی تەخت دەکات کە قەبارەکەی 6.8 ئینجە لە جۆری IPS LCD کە توانای نوێبوونەوەی ڕوونماکەشمان 90 هێرتزە و هەروەها تێکرای ڕۆژنایی ڕوونمای مۆبایلەکەمان لە کاتی بەکارهێنان لە بە ڕۆژ دەگاتە 850 نیتز بەڕوونی فول HD+ و بەرزی چڕی پیکسلەکانیشی 389 ppi. مۆبایلەکەمان دەتوانین بڵێن ڕوونمایەکی زۆر ناوازەی لەسەر هەرچەندە IPS LCD بەڵام ڕوونمایەکی تەواو نرم و ناوازەیە لە کاتی بەکارهێنان و لە بەشی سەرەوەشدا کامێرایەکی سەلفیمان هەیە کە لە ناوەڕاستی ڕوونماکەمان جێگیر کراوە. ئەو تایبەتمەندیانەی باسمان کرد لە بەشی ڕوونما بیرمان نەچێت کە ڕوونمای مۆبایلەکەشمان لە ڕووی ڕەنگەوە کە 16.7 ملیۆن ڕەنگە کە ئەمەش تایبەتمەندێکی ناوازەیە کە لە ڕوونمای ئەم مۆبایلەماندا هەیە. ڕوونمای مۆبایلەکە ئەوەی تایبەتمەندیانی تێدا هەبوو ئێمە هەمومان باس کرد. ئەگەر ئێستا بینە سەر چارەسەرکەری مۆبایلەکەمان چارەسەرکەری مۆبایلەکەمان خاوەندارەتی لە چارەسەرکەری سناپدراگۆنی 680 دەکات کە 4 نانۆمەترە و باڕایاڵەی 4G و یەکەی ڕێخەری گرافیکەکەشی ئەدرینۆ 610 لە ڕووی بیرگەوە مۆبایلەکەمان خاوەندارەتی لە بیرگەیەکی 256 گیگابایت دەکات لە جۆری UFS 2.2 و دەتوانێت بیرگەکەشی زیاد بکەیت تاکو 1 تێرابایت لە ڕێی میمۆری
بکارتەوە و هەروەها مۆبایلەکەشمان لە ڕووی ڕامەوە خاوەندارێتی لە ڕامێکی 6 گیگابایت دەکات و لە ڕێگەی سۆفتوێری تایبەتی کۆمپانیای ئۆنەر دەتوانی ڕامەکەی زیاد بکەیت بۆ 6 گیگابایت تر بەمەش دەبێتە 12 گیگابایت ڕام کە ئەمەش تایبەتمەندێکی ناوازەیە دەتوانی بە 12 گیگابایت ڕام مۆبایلەکە بەکاری بێنیت ئاستێکی بێوێنە دەدات بە مۆبایلەکە و ئێمە تێستمان کردووە چەندین یاریش کە ئێستا دەیبینین لەسەر شاشەکەیە تێستمان پێ کردووە و لە ڕووی توانست و لە ڕووی ئەداوە ئەدایەکی زۆر باشی هەیە مۆبایلەکە و ئەوەی بینە سەری لە بەشی پشتەوەدا کامێراکەیەتی باباسی کامێرای مۆبایلەکەش بکەین مۆبایلەکەمان خاوەندارێتی لە سێدانە کامێرا دەکات کە سەرچەکەی 108 مگاپیکسلە و کامێرەی دووەمیشمان گۆشە فراوانە بەڕوونی 5 مگاپیکسل و هەروە کامێرای سێمیشمان 2 مگاپیکسلە بۆ تەنی ورد یاخود بۆ پۆرترێتیش دەتوانین بڵێن بەکار دەهێنرێت لە بەشی پێشەوەشدا خاوەندارێتی لە کامێرایەک دەکات بەڕوونی 8 مگاپیکسل و هەردوو کامێرای بەشی پێشەوە بەشی پشتەوە دەتوانێت گرتە ڤیدیۆ تۆمار بکات بەڕوونی 10 تاپی و 30 فریم لە چرکەیەکدا لە ڕووی باتریەوە مۆبایلەکەمان خاوەندارێتی لە باتریێکی قەبارە گەورە دەکات کە جێگەی سەرنجە باتریەکەی 6000 میلی ئەمپێرە بەڵێ 6000 میلی ئەمپێرە بە توانای بەرگاوی بوونەوەی 35 وات لە جۆری ئۆنەر سوپەر چارج و هەروەها بە یەکجار بەرگاویکردنەوەی ئەم مۆبایلە ئێستا لەوانەیە پێتان بڵێن پێتان سیر بێت یەکجار ئەم مۆبایلە بەرگاوی بکەوە دەتوانیت بۆ ماوەی 3 ڕۆژی تەواو مۆبایلەکە بەکار بهێنیت کە ئەمەش بێگومان توانایەکی لە ڕادە بەدەرە بۆ بەرگەگرتنی پاتری کە لەم مۆبایلەدا هەبێت کە نرخەکەشی لە خوار 140 دلاری ئەمریکی بێت لە ڕووی بڵندگەوە بە ئەمیش دەبیر نەکەین لە ڕووی بڵندگەوە پشتگیری یاخود بڵێن دەتوانین کار بە دوانە بڵندگۆی ستریۆ دەکات کە ڕێژەی دەنگەکەی بەرز کراوەتەوە بە ڕێژەی 100 کە ئەمەش لە ڕووی دەنگەوە توانایە و ئەدایەکی زۆر باش دەدات بە مۆبایلەکە کە دەنگێکی ناوازە و بێخەوشی هەبێت و ئێمە تێستیشمان پێکرد بەڕاستی جێگەی دەستخۆشیە بۆ مۆبایلێک لەم ئاستا و لەم نرخە ئەم تایبەتمەندیان ناوازانەی هەبێت بێگومان هەموو ئەو تایبەتمەندیانایی کە لەم مۆبایلە هەبوو کە تایبەتمەندی سەرچەکان و باسمان کرد ئەوەی دەمێنێتەوە سیستەمی کارپێکردنەکەیت لە ڕووی سیستەمەوە کار بە سیستەمی ئەندرۆیدی 13 دەکات و هەروەها بنچی نەکراوە لەسەر ڕۆکاری تایبەتی کۆمپانیای ئۆنەر کە ماجیک ئۆئێسی 7.2 و مۆبایلەکەمان ئێستا بە فەرمی لە بازاڕەکانی عێراق و هەرێمی کوردستان بەردەستخراوە بۆ فرۆشتن بە ڕامی 6 گیگابایت و 6 گیگابایت ڕامی زیادکراوێتی بەمەش دەبێتە 12 گیگابایت ڕام و بیرگەی 256 گیگابایت تەنها بە نرخی 139 دلاری ئەمریکی و بەگرنتی فەرمی کۆمپانیای ئۆنەر ئێمەش دەستخۆشی لە کۆمپانیای ئۆنەر دەکەین کە ئەم مۆبایلیان بۆ ئێمە نات بۆی پێداچوونەوەیەکی گشتگیر بە گشت تایبەتمەندیەکانی بکەین و سەبسکرایبی چەناڵەکەشمان بکەن و لایک و شەیری ڤیدیۆکانمان بکەن بۆی زۆرترین کە سوودی لێ بینێت و هەروە زەنگوڵەکەش چالاک بکەن بۆی لە کاتی دانانی ڤیدیۆ نوێ ئاگانامە چەناڵەکەمان بێەوەی خۆشەویست بگات تا ڤیدیۆی داهاتوو بەخواتان دەسپێرین و خواتان لەگەڵ